ئێوارەتان باش خۆشحاڵم جارێکی تر لە پرۆگرامێکی نوێ یەودی و سنوور گفتوگۆکەین لەسەر ئەو پێشهاتە تازانی کە ناوچەکە و ڕۆژهاتی ناوەڕاستی گرتوێتەوە. تەوەری ئەم جارەمان بە دیاریکراوی قسەکردنە لەسەر دۆخی سووریا پاش کەوتنی ڕژێمی بەشار ئەسەد کە لە مانگی 12 ساڵی ڕابردووە دوای 40 ئەوەندە ساڵ کۆتایی بە حکمڕانەکەی هات. لای هەمومان وەکو دراوسەیەکی وڵاتی سووریا معلومە کە ڕژەمی بەشار ئەسەد لە ماوەی نیو سەدەی حکمڕانی خۆی لەلایەن خۆی و باوکیەوە تا ڕادێکی زۆر سووریایی بەرە و دۆخێکی ناهەموار بردبوو و ئەمەژوای کردبوو کە لە کۆی هەموو دانیشتوانی سووریا زیاتر لە 14 ملیۆن کەس لە وڵاتە ئاوارەی وڵاتانی دەوروبەر بووبوون. چاوانش کە ئەوانی کە ڕویان لە وڵاتانی وروپا کردبوو، چاوانەی کە ڕوو لە وڵاتانی دراوسێ کرابوون. بە دیاریکراوی لە ماوەی ساڵی 2011 تا ئێستا لە بەهاری عەرەبیەوە گۆڕانکاریەکان لە سووریا هەمیشە لە ترۆپکا بوون، بەو مانایی کە زۆرێک لە ڕووداوە جیاوازەکانی دنیا لە سووریا وێنەیەکی تری خۆیان نمایشە کرد و زۆرێک لە وڵاتە گەورەکانی دنیا جارێکی تر بە شێوازی جیاواز هەژمونی خۆیان لە ناو سووریایە نیشانەدا. بە دیاریکراوی رووسیا، ئێران، تورکیا لەلایەک و هەروەها ئەمریکا و وڵاتە هاوپەیمانەکان کە بەرەی دژی داعشیان ڕاگەاندبوو لە ساڵی 2012 و 2013 بەدواوە فۆرمێکی تری کاریگەری خۆیان لە ناو خاکی سووریای ئاوێنا دەکرد. بۆ ئەوەی باشتر لە دۆخی سووریا تێبگەین و بە دیاریکراوی پاش دەست بەکاربوونی کەسایەتیەکی باکگراوند جیهادی وەکو ئەحمەد شەرع کە سەرۆکایەتی هێزێکی ئایدۆلۆجی کردبوو وەکو پارچەیەک یان وەکو لقێک لە ڕێکراوی ئەلقاعیدەی ڕابردوو لە ماوەی بە دیاریکراوی ساڵی 2015 کە حکمڕانیەکی نیمچەیی لە شاری ئیدلیب ڕاگەاند و بە دیاریکراوی لە ساڵی 2024 لە کۆتایی ساڵی 2024 حکمڕانی تەواوی سووریای وەرگرتووە. ئێستا لە قۆناغێکی جیاوازە دۆخی سووریا ئاخاتە ڕوو. ئێمە بە دیاریکراوی دەچینە سەر هەموو ئەو پێشهاتانی کە لە ماوەی ڕابردوودا هاتوێنتە پێشەوە و چاوەڕوانەکان ئەخەینە سەرەوەی داهاتووی سووریا بەرەوکوێ دەڕوات. 30 حوزەیرانی ساڵی 2025 ڕۆژێکی مێژوویی بوو بۆ سووریا، بۆ گەلی سووریا، بۆ خەڵکی سووریا و بە دیاریکراوی بۆ ئابووری سووریا، چونکە بە واژۆی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆرێک لە سزاکانی سەر وڵاتی سووریا هەڵگیران. بۆ شرۆڤەی ئەمڕۆ قسە لەگەڵ زۆر بەڕێز کاکتۆر دژوار ئەنوەر مامۆستا و توێژەری زانکۆ و هەروەها بەڵێت بەڕێز ڤڵادیمیر دەکەین کە وەکو توێژەری نێودەوڵەتی لەگەڵمانە بێت. کاکتۆر دژوار ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەین بە شێوازی گشتی چاوێ بخەینە سەر ئێستای سووریا. جەنابتان ئەزانن دۆخی سووریا لە ماوەی ڕابردووە بە دیاریکراوی لە 12 ساڵ ڕابردووە زۆرێک گروپی جیاوازی تیا گەشەیان کرد و پێگەشتن ئەوانە. ئێستا سووریا چۆن ببینین؟ زۆر سوپاس کاکتۆر و زۆر سوپاس بۆ کورساتەوە بۆ میواندارێتیتان. وەکو جەنابەت ئاماژەت پێکریانی لە 13 ساڵی جەنگی ڕابردوو ئەو وڵاتە کۆمەڵێک ئاکتەری نیۆخۆیی کە گروپی جۆراوجۆر بوون لەسەر گۆڕەپانی سووریا ڕۆڵیانە گێڕا جگە لە ئەو کارکتەرە دەرەکیانە کە خۆی لە هێز و یان با بڵین وڵاتانی جیاوازە بینیکە کە لە دەسوەردانیانە کرد لە کاروباری سووریا ئەوەی ڕوویدا لە کۆتایی ساڵی ڕابردوو ئەو ڕژێمە کە بۆ ماوەیەکی دوور درێژ حکومیە کرد کۆتایی پێهات و لەپڕ هێزێک کە پێشبینی تا حدێک نەئەکرا لە ناوچەیەک لەو سەری سووریا کە ئیدلیبە حکوومەتێکی بچووکی دروست کرد بوو بە ناوی حکوومەتی ئینقاز لە ماوەیەکی کورتە بتوانێت دەست بەسەر بەشێکی فراوانی خاکی سووریا بگرێت. ئێستا ئەوەی هەیە ئەوەی ڕوو ئەدات وەکو ئاشکرایە ینی وڵاتەکە دابش بووە بۆ چەند ناوچەیەک بەشێک لە سووریا ئێستا لەلایەن ئەو هێزە کە پێوتی حکوومەتی سووریایی کاتی کە ئەحمەد شەرع سەرکردایەتیە کە وەکو سەرۆکی سووریا ئێستا ئەناسێنرێت کۆمەڵێک ناوچەی بەدەستەوەیە لە بەرامبەرە جنوبی سووریایان باشووری سووریاکە دروزیەکان لەوێ ئامادە نەبوون بچنە ژێڕکێفی و حکوومەتە و کۆمەڵی مەتالیبیانەیە وە لە دیوێکی تر ناوچە کوردیەکانە ناوچەکانی بەڕێوەبەری خۆسەر کە باڵی سەربازی هەسەدەیە و کۆمەڵێک هێزی چەکداری لە با بڵێن
نەتەوەی جیاواز لە خۆ ئەگرێت و هەروە باڵی سیاسی کە کۆمەڵی ئەحزابن بە سەرکردایەتی پێدا لەوێ حکوم ڕانیەکەن. جاوێنەکە بەو شێوەیە دابشکاریە زۆر زۆر باش دەستەکانە خۆش بێخوا. بەڕێز ڤلادیمیر ئەگەر گوێ لە ئێمە بێت هاوڕێی بەڕێز خۆشحاڵم جارێکی تر گوێم لە دەنگی بەڕێز دەبێت. قسە لەسەر دۆخی ئێستای سووریاکەین بەلای بەڕێستەوە گەر وێنەیەکی ئێستای سووریامان بۆ بگوازیتەوە لە دوای ئەو گۆڕانکاریانەی کە لە دیسەمبەری 2024ەوە ڕوویاندا و بە دیاریکراوی دەست بەکاربوونی حکوومەتی کاتی ئەحمەد شەرع. ئێستای سووریا دۆخەکەی لە چه ئاستێکدایە؟ ئەحمەد شەرع یاخۆت هاتنی ئەحمەد شەرع و گرتنە دەستی دەسەڵاتە گۆڕانێکی گەورە بوو، کۆنتڕۆلکردنی وڵات لایەن ئەو گۆڕانکاریکی گەورە بوو. ئێران و رووسیا بۆ گۆڕانکاریە دڵخۆش نەبوون و ئەو بارودۆخی کە دروست بوو لە بەرژێوەندی و سوودی تورکیا بوو کە پەیوەندێکی بەهێزی لەگەڵ یاخیبووەکاندا هەبوو و هەروەها بارودۆخەکەش ئەرێنی نییە بۆ کوردانی سووریا، چونکە پێش ئەو ململانیە یاخود پێش ئەو گۆڕانکاریە پێش ڕوخانی ئەسەد ئەوان تەنیا کۆمەڵی بنکیان بەدەستە بوو، بەڵام لە ئێستادا ئەوان خاوەن دەسەڵاتی گەورن و لە ئێستاشدا دانوستان لە نێوان هێزەکانی سووریا دیموکرات و دەسەڵاتداران دیمەشق لە ئارادایە بۆ ئەوەی کە یەک سیستەمی حکومڕانی بەرپا بێت، بەڵام کۆمەڵک ناکۆکی لە نێوانیان هەیە و ئیداری ترامپیشی هەیە لەولایەوە لەو بڕوایەدایە کە پێویستە بەشێک لە سزاکان لەسەر سووریا هەڵبگیرن. ئەوەش لە بەرژەوەندی حکوومەتی کاتی سووریا و هەروەها کۆشکی سپی وتی کە کامپی داعشەکان پێویستە لەژێر کۆنتڕۆڵی دەسەڵاتداران دیمەشقدا بێت کە ئەوەش لە بەرژەوەندی هەسەدەدا نییە. بە شێوەیەکی گشتی وڵاتانی خۆرئاوا دەیانەوێت لەگەڵ ئیدارەی نوێی سووریادا کار بکەن وێڕای هەموو ئەو کۆمەڵکوژیەی کە کراوە لە بەرامبەر عەلەویەکان لە سەر کەناری دەریای ناوەڕاست، چونکە ئەوان سەقامگیریان دەوێت و دەیانوێت پەنەبەرانی سووریا بگەڕێنەوە بۆ سووریا بە تایبەتیەوەی کە لە ئەوروپا. بۆیە باس بارودۆخەکە ئێستا بە جۆرێکە کە دەیبینێت کە حکوومەتێکی کاتێتە هەیە کە بە جۆرێک کە بەدڵی ئێرانیەکانی و زیاتر لە بەرژەوەندی تورکیایە نەکس ئێران. بەڵێ زۆر زۆر باشە. بەڕێز ڤلادیمیر، ئێستای سووریا ئەگەر بە دیاریکراوی بیانی پێشەوەی قسە لەسەر دۆخی کورد با بڵین لە ڕۆژاوای کوردستان و بە دیاریکراوی لە سووریا بکەین، چاوێکی زیاتر بخینە سەر ڕۆڵی وڵاتە گەورەکانی دنیا کە کاریگەریان هەبوو و هەژمونیان هەبوو بەسەر سووریاوە، بە دیاریکراوی وەکو باسم کە رووسیا، ئێران، تورکیا، ئەمریکا، فەڕەنسا. ئەم وڵاتانە ئێستا بوونیان بۆ با بڵێن جۆرەکان تا ڕادەی توانین بڵێن دابەش بوون بەسەر پشتیوانی بۆ ئەحمەد شەرع و هەروەها جۆر لە جۆرەکان وەستانە و بەرامبەر بەم حکومڕانی ئێستا. بەڵام ئێمە وێنەیەکی فراوانترە بینین لە دوای سەردانەکەی بەڕێز دۆناڵد ترامپ بۆ وڵاتانی کەندا و بە دیاریکراوی عەربستانی سعودیا، قەتەر و ئیمارات جۆرەکان پشتیوانیەکی نوێ بۆ ئەحمەد شەرع و سووریا هاتوتە ئاراوە. ئەم وێنەیە چۆن لای ئێوە ڕوو نەبێتەوە؟ پێش هەموو شتێک کاتێک ئەحمەد شەرع کە دەسەڵاتی کردە دەست لە سووریا هەندێک لە پەرسان وەکو گروپێکی تیرۆریستی تەماشای ئەو دەسەڵاتیان دەکرد و چونکە ئەم حکوومەتەی ئێستا پەیوەندی هەبووە لەگەڵ جیهادیەکاندا بە تایبەتی ئەحمەد شەرع لە ڕابردوودا خۆی بەشێک بوو لە گروپە جیهادیەکان کە لە سووریا بوو و ناویان لە لیستی گروپە تیرۆریستیەکاندا بوو، بەڵام بەهۆی ئەو لۆبیەی کە قەتەر و سعودیەکان و تورکەکان و کردیان لەگەڵ ئیدارەی ترامپدا، پێم وابێت ئیدارەی ترامپ پیر و بۆچوونیان گۆڕی و دوێنێ لە پڕ بینیمان کە ئەوان بەشێکی زۆر لە سزاکانیان هەڵگرت لەسەر سووریا. بۆیە ئیدارەی ترامپ هەنگاوێکەیە کە نەیناوە یاخود کەبریتی بوو لە وێشتنی سزاکان و کارەکەشی دەگەڕێتەوەنێ بۆ ئەو لۆبیەی کە هەبوو لە ئەمریکا لە بەرەو سزاکانیان هەڵگرت. بۆیە باڵێزێکی نوێت هەیە لە تورکیا لە ئەمریکاوە بۆ تورکیا وەروەها بۆ سووریاش. بۆیە گەر تەماشای سوشیال میدیا بکەیت دەبینیت پاڵپشتی حکوومەتەکەی
سووریا و هەروە تورکیا دەکەن بۆ ئیدارەی ترامپ دەوێت لەگەڵم ئیدارە نوێی سووریادا کار بکات. بەڵێ دەگەڕێمەوە لای بەڕێز ڤڵادیمیر کاکتۆر دژوار ئەگەر ئێستای سووریا جارێکی تر وێنەکە تۆزێک ڕوونتر بکەینەوە ئێمە لە ژێر ئەو با بڵێن ڕۆشنایی ئەو گۆڕانکاریانەی کە ناوچەکەی گرتوێتەوە و بە دیاریکراوی لە دوای شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل ئەتوانین وێنەیەکی جیاوازی سووریا بخینە ڕوو چکە بە دڵنیاییەوە سووریا هەم ئەیتوانی کاریگەری زۆر خراپی هەبێت و هەم ئەیتوانی تا ڕادێک بێتە کەناڵێک بەڵام ئێمە بینیمان سووریا جۆرەکان بێلایانی خۆی دەرخست لەگەڵ ئەو شاب باس و خواسەکان لەسەرەوەی کە لە ماوەی ئەو دوو مانگەی ڕابردوودا بە دیاریکراوی پەیوەندێکی تا ڕادێکی ناڕاستەوە خۆ لە نێوان ئەحمەد شەرع و ئیسرائیل هەیە ئەمە بەڵێ هیچ کاریگەرێکی لەسەر داهاتووی سووریا ئەبێت بەڵێن بە دیاریکەی ڕۆڵی ئیسرائیل لەم بەڵێ وەکو ئاماژەت پێدا سووریا لەو جەنگەیە خۆی ینی بە بێلایەنی هەوڵیدا تا بتوانێت بێلایەن بێ بەلای سووریاوەوە ینی ئەو جەنگەی کە دروست بوو هەم دەرفەت بوو هەم قازانج بوو هەم بۆی هەبوو ریسک بێ زیانیش بێ قازانجەکەی لەوەیە بوو بۆ سووریا ئێران وەکو ئاگدارن ینی دوژمنێکی ئەوەیە استراتیژیە بە مانزوری ئەم دەستەیە سا حکومەکەن و بیر و باوەڕی ئەوان بۆیە زیانگەیاندن بە ئێران بۆ قازانجی ئەوان نەگەڕێتەوە چونکە بە حکمی و ئێران پێشووتر دەستی بەسەر بەشێکی فراوانی سووریای گرت لە ڕووی سەربازی و سیاسیشەوە تا خاوەنی بڕیار بوو لە وڵاتە لاوازبوونی ئێران جۆرێ لە جۆرەکان قازانجە بۆ سووریا لە دیوێکی ترەوە بە هەمان شێوە ئیسرائیلیش بۆ ئەو خەڵکە ڕادیکاڵی ئێستا حکمی سووریاکەن لە قۆناغەکانە دوژمن بووە بۆیە لاوازبوونی ئیسرائیلیش هەم لە قازانجی سووریاشکێتەوە بۆیە پێلایەن مایەوە بەڵام لە دیوێکی ترەوە ریسکیش هەبوو ینی ئەگەر ئەم شەڕا دروست ببێتەوە و ئیسرائیل بتوانێت گورزی گەورە لە ئێران بدات یان ئێرانەوە نیتر لاواز کات ئەوە و کاتە جۆرە لە جۆرەکان شەهەی ئیسرائیل لەکرێتەوە لە ناوچەکە و ئێستا گواگەدارن لە باشووری سووریا لە پارێزگای قونەی تەڕا و هەنگاو بە هەنگاو دێتە پێشەوە بۆی هەیە سووریا لەوە ترسێت زیاتر ئیسرائیل با بڵێن پێدرێژی بکاتە ناو خاکی سووریا جگەرەوەش چانسێکە مەشغوڵبوونی ئیسرائیل لەو ناوچەیە چانسێکە بۆ ئەو خەلیە یان ئەو شانانەی کە تا حدێک ماون و وەلایەن بۆ ئێران هەیە لەوێەوە بکەونە جوڵا وەکو پاڵپشتیەک بۆ ئێران و هەروەها دەرفەت خۆشەکە بۆ داعشیش ینی زیاتر بجوڵێتەوە لەو ناوچەیە خۆی نوێکاتەوە بۆیە کاریگەری شەڕەکە بۆی هەبوو ئەم لێکەوتانەی ینی ئەم لێکەوتانی لێ هەبێت لەسەر سووریا هاوکاریم کەی لێرەیە ئێمە تقریبان زیاد لە 40 گروپی جیاواز هەبوو لە تورکیایە لە سووریایە بە دیاریکراوی لە ساڵی 2012 تا دواتر کە بە باڵین لە دوای بەهاری حەلەبیەوە ئەم گروپە جیاوازانە هەویان بوو بچووک بوو هیان بوو گەورە بوو بەڵام هەمویان تا ڕادەیەکی زۆر لەسەر جگە لە باڵێن گروپەکانی ڕۆژاوای کوردستان مەبەستم گروپەکانی تر کە جۆرەکان لە سوپای ئازادی سووریا لە ڕێکخراوە جیاوازەکانی ئەلقاعیدا لە بەرەی نووسڕە لە ئەنسار الئیسلام لە ئەحرار لە هەموو ئەم گروپە جیاوازانە ئێستا ئەمانە هیچ کامیان جۆرەکان مەترسیان هەیە بۆ دۆخی ئێستای سووریا بەڵێن جۆرەکان پێشتر ڕەنگە هەماهەنگ بوو بن لەگەڵ با بڵێن ئەحمەد شەرع بەڵام ئێستا دژایەتی بکەن کاریگەریکی خراپیان ئەبێت لە بەڵێت وێنەکە تۆزێک ئالۆزە وەکو ئاماژەت پێکرد دکتۆر لە پێش گۆڕینی ڕژێم لە سووریا ئەم گروپانە نەک بە سەدان گروپ بوون بە سەدەها گروپ بوون یەکیانە گرجیا ئەبوونەوە ناویانە گۆڕی و ئەمە ڕێگایەکی زۆر کاریگەر بوو بۆ خۆدزینەوە لە سزاکان و خۆزینەوە لەو تاوانانەی ئەنجامێدەن چونکە زۆر قرس بوو یەکێتی ئەوروپا بۆ نمونە ئەمریکا بتوانێت گروپێ دروستە بێت تاوەکو زانیاری لەسەر وەرەگرێت لێ کۆڵێتەوە لە پراو گروپە هەڵەوە شایەوە چەند گروپێکی تری لێ دروستە بوو بۆیە بەردەوام لە گۆڕینی ڕەنگا بوون و ناوا بوون وەکو باسم کرد بۆ جۆرێ لە جۆرەکان دەرباز بوون لە سزا ئەم گروپانە ئێستا بەشێکیان دەسەڵاتیان پێدراوە لەو حکوومەتە و دەسەڵاتی فراوانیان پێدراوە ینی با بڵێن لە ئاستی سەرکردایەتی سەربازین و زۆریان تێوە گلاون ینی تاوانی زۆر قورسیان ئەنجام داوە بینیت لە پڕاپلەی سەربازی بەرز وەرەگرن لە وزارەتی بەرگری
و هەندێکیان بەڕوونی با بڵێن هەڵوێستی خۆیان پیشان نادەن ئەوانن کە زۆر ڕادیکاڵن ئێکستریمیست ئەوانەی زۆر توندڕەون ئەوانە دەنگیان نییە و هەندێک زانیاری هەیە کە لەگەڵ داعشا جۆرێ لە جۆرەکان تێکەڵبوون هەیە و بۆی هەیە ئەوانە بن کە با بڵێن ڕیسک دروستەکەن لە سەردا زۆر باش. بەڕێز ولادمر هەمان پرسیار بەڵام بە فۆرمێکی جیاواز گفتوگوی لەسەر بکەینەوە جارێکی تر. ئێمە ئەگەر ئەوەی کە جنابیشت باس کرد بنشەر پێشتری خستمە ڕوو لە 30 حوزەیرانی 2025 دۆناڵد ترامپ بەشێکی زۆر لە سزاکانی سەر سووریا هەڵەگرێت بەڵام بە دیاریکراوی دوو شتە هێڵێتەوە دانەیەکیان ئەوەی کە پەیوەندی بە خودی بەشار ئەسەد و دەستە و تاقمەکەیەوە هەیە کە ماوەی 40 ساڵ گرفتی گەورەیان بۆ خەڵکی سووریا دروست کردووە دووەمیان ئەڵێت ئەوانەی کە لە تاوانی گەورەی دژە مرۆڤایەتی تێوە نەگلاون یا بەڵێ ببورن ئەوانەی کە لە تاوانی گەورەی دژە مرۆڤایەتی تێوە گلاون و مافی مرۆڤیان پێشێل کردووە لەم وێنەی کە ئێستەی سووریا هەمانە و دەوروبەرەکەی ئەحمەد شەرع ئایا کەسیان هەیە بە شێوازی فراوان لەم سزایان دەربازی نەبێت و کاریگەریان هەبێت لەسەر داهاتووی سووریا؟ سەبارەت بەو سزایانە کە پێشتر سەپێنرابن کاریگەری نەریان بەسەر ئابووری سووریاوە هەبوو بەڵام قەتەر لە سەرەتاوە ویستی لە ڕووی دارایەوە یارمەتی سووریەکان بدات بۆ پێشکەشکردنی موچەکانەوە وەش مەحاڵ بوو بەهۆی سزاکانەوە بەڵام لە ئێستادا کە سزاکان هەڵدەگیرێنە و بانکی مرکزی و دەکرێتەوە نێو پەیوەندی دروستەکە لەگەڵ بانکە جیهانەکان و دەچنە ناو سیستەمی سیفتە ئەو کات حواڵەکردنی پارەکان ئاسانتر دەبێت بەش وەزەکات ئابووری باشتر بێت لە سووریادا چونکە بەشار ئەسەد و حکوومەتەکەی لە سایر ڕژێمی پێشەکرد ڕوبەڕووی دژواری سەختی زۆر بنەوە و ئەمەش لە بەرژەوەندی باکووری سووریادا بێت چونکە سزایانەیە کە خراپبوونە سەر ڕژێمەکەی بەشار ئەسەد کاریگەری لەسەر هەموو ناوچەکان سووریا بوو چونکە بۆ سزاکان و کۆمپانیەکان نەتوانی باکووری سووریا کار بکەن بۆیە ئەمە کاریگەری ئەرێنی دەبێت لەسەر ئابووری سووریادا و هەموو لایەنەکانیش پێیان خۆش بەو کار بە تایبەتی وڵاتانی کەندا و هەروە تورکیا کە دەیانەوێت شتێکی وا ببێنێت ئەم ئیدارەت هەیە کە ئێستادا جیاوازە دۆخەکە و دەکرێت لە ڕووی دارایی و یارمەتی بدرێت کە لە ڕابرددا نەدەتوانرا. بەڵێ بەڕێز ولادمر ئەم سزایانەی کە با بڵێن وەکوتم بەشێکیان هەڵ ناگیرێن بە حکمیەوەی کە کۆمەڵێک لەو کەسایەتیانە لە تاوانی گەورەی دژە مرۆڤایەتی تێوەگلاون ئەمانە هەندێکیان جۆر جۆرەکان نزیکیان هەیە لەگەڵ ئەحمەد شەرع کاریگەریان نەبێت لەسەر حکومڕانی سووریا؟ سەرکردایەتی بەشار ئەساد لە ئێستادا لە منفایە کە ڕۆشن بۆ رووسیا وڵاتەکانی تر بۆیە ئەو سزایانە کاریگەری لەسەر ئەوانە دەبێت بە تایبەتی بەشار ئەساد و پیاوەکانی دێ بەڵام ئەو کۆمپانیانەی کە لە ناو سووریادا پاڵپشتیان لە سووریا دەکردە ئەوانە کارەکانی هەڵوەشێنراوەتەوە یان لەلایەن حکومەتی سووریا دەستی بەسەرداگیرەوە بۆیە پێم وانە بێ ئەوانە کاریگەریەکی هێندە گەورەیان هەبێت لەسەر سووریا چونکە پێم وابێت هەڵ و کۆشێکی زۆر دەبێت بۆ بشانەوەی ئابووری گەورە بێت کاریگەریەکەیان گەورە نابێتە بەڵام پیاوەکانی ڕژێمەوانەی کە ڕزگاریان بووە ئەوانە کە نزیک بوون لە بنەماڵەوە خێزانەکانی خێزانی ئەسادەوە ئەوانە بۆ قرس دەبێت بۆیان یان دژوار دەبێت بۆیان کە بتوان لەسەر ئەم بارودۆخێنوێدا بژین بەتابێت لە سای سزاکاندا بەڵام بۆ ناو سووریا واقعەکەیە کە هەندێک لە سزاکان دەمێنێتەوانوانێت بە تایبەتی بۆ ئەو گروپ و کۆمپانیانی کە پشتیوانیان لە ڕژێمەکە ئێستا دەکرد ئەوانش پێم وابێت لەگەڵ ئەسەدا بەشێکی زۆریان لە منفادا بەڵێ ئەگە تۆزە نزیک بمەوە لە ڕێگەی کەمپی هەوڵەوە ئەلحۆل کەمپ کە خۆ دەزانیت با بڵێن کەسوکاری داعشەکانی با بڵێن تێدایە ئەم گۆڕانکاری لە فۆرمی بەڕێوەبردنی ئەم کەمپەیە کاریگەریە بێت لەسەر پەیوەندی نێوان ڕۆژئاوای کوردستان بە دیاریکراوی لەگەڵ وڵاتانی هاوپەیمان مەبەستم ئەمریکا و هاوپەیمانەکانێتی
هۆکاری سەرەکی کە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا پشتیوانەی لە هەسەتە دەکەن هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ بوونی داعش کە پەلاماری ئەوروپایان دەدا بە هەروە پەلاماری ئەمریکا وڵاتانی تر دەدەوەی کە لە هۆکارە سەرەکیانێکەوە دەکات کوردەکان پاڵپشتی پشتیوانیان بکرێت کە تاکە گروپێک بوون کە پشتیوانیان یاخۆ شەڕیان دەکرد ژیان بەڵام لە ئێستادا کە پێم وان نییە پێم وانەیە کە کوردەکان زۆر حەز بکەن کە ئیدارەیە بەڕێوە ببن بەڵام لەگەڵ بەشداتە حکوومەتی سووریا هەیەەوە کە هەندێ لە ڕووی ئایدۆلۆجیەوە ڕەنگە پێیان باش نەبێت کە هەندێک لەو کەسانە بمنکە لە ناو بە کامپەکەدا بن بۆیە ترسێک نیگەرانیە کە هەیە کە ئەو کامپا بترێت دەدەستی حکوومەتی نوێ لەبەرەوە پێم وایە بێت وا ناکا کە پەیوەندیەکان باشتر بن بەڵام وڵاتانی خۆر ئەوە پشتیوانە لە کوردان دەکرد لە بەرەوەی کە کوردان شەڕیان لە دیشی ئایسس دەکرد داعش دەکرد بەڵام خۆ ئەگەر کوردەکان ئەو کامپایان نەبێت یان کارێکی کامپایان لە دەزەر بچێت پێم وانە بێت ڕەگەزێکی تری بەێسیریان هەبێ بۆ پارێزکردنی ئەو پەیوەندی بەهێزانەی کە هیان لەگە وڵاتانی ئەوروپادا بۆیە پێم وانێ پێیان باش بێت ئەو کەمپە بدەنە دەست دیمەشق بەڵام لە ئێستادا هەوڵێک هەیە بۆ کەمکردنەوەی ژمارەی مەدەنیان کە لەو کامپەدان زۆربیان هەوڵاتیانی مەدین و کە سوکاری داعشەکانن بۆیە هەوڵ دەدەن بە پێی توانە ئەو سووریا و عێراقیانە کەم بکەن و کە ناو کامپەکەدان و هەروەها بیانیەکانش کە ناو کەمپەکان دەکەوان دەبێت بگەڕن بۆ وڵاتەکانی خۆیاندا بەڵام بۆ بنکراوەکان بەردەخکە زۆر جیاوازەکەوانە شەڕکەرنەوەوانە ژن و منداڵ نین وەکوانی کە لە ناو کامپەکدان لەبەرەوە پێم وا بێتەوە مامەڵەیەکی قرس دەبێت لە نێوان دیمەشق و هەروەها ناوچەکانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا بۆ ڕادستکردنەوە کەمپانە چونکە تۆ بندکراوەکان دەدرێنە دەستی دیمەشق بۆیە بارودۆخەکە سەختە دژوارە بەڵام دەتوانین بڵێن دەکرێت جۆرە لە هەماهنگگی هاوبەش دەبێت یا کۆمیتێکی هاوبەش دروستکرێت بە بەڕێبردنی کامپەکاوە بۆ ئاسانکردنی و بارودۆخەکە و ساڵبوون بەسەر کۆسپتەگەرەکان. بەڵێ خاڵێکی بەهێزی هەسەدە و ڕۆژاوای کوردستان بۆ دانوستان لەگەڵ دیمەشق لەگەڵ حکوومەتی دیمەشق بە دیاریکراوی قسە بوو لەسەر ئیدارەی ئەوە بڵێ بەڕێوەبردنی کەمپی هۆڵ ئەگەر ئەم کەمپە لە دەستی ڕۆژئاوا دەربهێنرێت بە شێوازە شێوەکان ئێمە وابزانم دوو گۆڕانکایی دێنە ئاراوە یەکەمیان لایەنی هەسەدا و کورد بە دیاریکراوی لە سووریا ڕەنگە یەکی لە نقطەکان یەکی لە خاڵە بەهێزەکانی بۆ دانوستان لەگەڵ حکوومەتی دیمەشق لە دەست بدا دووەمیان پشتیوانی دەوڵەتی بۆ ڕۆژاوای کوردستان ئەم دوانە وێنەکەمان تا ڕادەیەک بۆ ڕوونترەکەنەوە پێت وایە کە ڕۆژاوای کوردستان ئامادە بێت یان با بڵێن هەسەدا ئامادەی ئەوەی هەبێت کە کەمپەکە بە دیاریکراوی با بڵێن لە ژێردەستی خۆیان نەمێنێت ئامادەیم قۆناغیتیایە؟ پێم وابێ ئامادەن بەڵام بە تەواوەتین بەڵکو جۆرێک لە هەماهەنگی یاخود تیمێک یا هێزێک لە دیمەشقەوە بێت بۆەوەی کە بە شێوەیەکی ئەو بەش بەندیخانەکە بەڕێوە ببن بەڵام بەبێ زەمان ڕادستکردنی ئەو کامپە بە دیمەشق پێم وابێ دوکارێکی قورس و سەخت دەبێت مەگەر یەک شت بکەن ئەویش ئەوەیە کە بەندکراوەکان ئاڵوگۆڕ بکەن لە نێوان کەمپەکە و هەروەها داعشدا ئەو کاتە داعش دیمەشقی ئەو کاتە دیمەشق خۆی بڕیاردەداکە و بەندکراوانە ئازاد بکە یان لە ناو بەندیخانەدا بیان هێڵێتەوە بەڵام بۆ هەسەدە پێم وابێ قورسە کە قوبوڵی بکات کە دیمەشق بەتەنیا بێت کامپەکە بەڕێوە بدات بۆیە دەبێت دانوستان بکرێت چونکە هێشتا دانوستانەکان لە ئارادان و پرۆسەکە زۆر بەخاوی بەڕێوە دەچێت. ئەمریکا و وڵاتانی هاوپەیمان با بڵێن بەرەی دژ داعش متمانیان هەیە کە کەمپەکە بدرێ بە با بڵێن تەسلیمی دیمەشق بکرێتەوە متمانیان بە دۆخەکە هەیە؟
دەبێت لەو وڵاتەدا گفتوگۆ دانوستان بکرێت لەو بارایەوە بەڵام ئەوەش پەیوەندی هەیە بە متمانەوە بڕوای هەندێک لە وڵاتانی ئەوروپاوە بەم حکوومەت نوێ سووریا چکە گەر تەماشای شقامەکانی سووریا بکەیت دەبینیت هەمان ئەو شێوازە کار دەکەن کە داعش بەکاری دێهێنا بەرامبەر بە خەڵکی بە نمونە پەلاماردانی کڵێسایەک لە دیمەشق کە ژمارێکی زۆر لە مەدەنەکان کوژرا بۆیە ئەوە دەبێتە هۆی لاوەزکردنی متمانەی نێوان حکوومەتی نوێ سووریا وڵاتانی ئەوروپا بۆیە من نازانم کە وڵاتانی ئەوروپی ئامادەن یان حەز دەکەن کە حکوومەتی نوێ سووریا کە ئەو کامپە بەڕێ ببادیانە بەڵام بە گوێری لە دوانەکانی کۆشکسپی بێ ئەو ڕاگەندرایەکە بوو کە دەیانەوێت کە حکوومەتی نوێکە ئەو بەندیخانانە بەڕێوە بدات ئەوە ژەماشتە بۆ تورکیا ئەڵڵاهومە ینی لە حاڵەتەکان بێت کە هەسەدە تێکەڵ بێ لەگەڵ هێز و سوپای نوێی سووریادا بۆیە تاکو ئێستا هیچ ئاماژە و نیشانەیەک نییە بۆ ئەوەی کە حکوومەتی نوێ سووریا ئەو دامەزران بە تەواوەتی کۆنتترۆل بکات لە ئێستادا گفتوگۆکان تەرکیز دەخەن سەر سیستەمی پەروەردە و فێرکردن و هەروەها سیستەمی پەروەردە فێرکردن لە باکوور ڕۆژهەڵات و ناوچەکانی بەڕێوەبەری خۆسەری لە سووریا پاشان دوای ئەوە ڕێککەوتن لە نێوان حکوومەتی نوێ سووریا و هەروە هەسەدە لە حەلەب بۆ ئازادکردنی دیل و گرتوەکان و گواستنەوەی بە ناوچەکانی ترتە ئەوە ڕێککەوتنێکی جیاوازە بۆیە تاکو ئێستا جموجۆڵێکی زۆرمان نەبینی و سەبارەتە بە کێڵگایکانی نۆت و گاز و هەروەها دیل و گیراوەکان ئەمەش پێویستی بە دانوستان و کاتە ئەمەش پەیوەندی هەیە بە کۆمەڵە گەتێباراتی تراوە کە ئایا ئەوان ڕازی دەبن کە ئەو کامپە لەلایەن حکوومەتی دیمەشقۆ بەڕێوە ببرێنە چکە تۆ نزیکەی 600,000 کەسی مەدەنی لەناو کامپەکەدا هەیە بەڵام ئەو ژمارە لە ئێستادا کەم بۆتەوانە بوونی وێ ئەو ژمارە واتە ژمارەکە لە ڕابردوودا ئەوە نەبووە واتە هێندەی بکرێت مەدەنیەکان بگەڕێنە بۆ وڵاتەکانی خۆیان و کەسوکاری داعشەکان بە سووریا و بە عێراقیش بە هەمان شێوە ئەو کاتە ژمارەکان هێندە زۆر نابێت دەگەڕێم وڵات بۆ قسەکردن لەسەر ڕۆژئاوای کوردستان بە دیاریکراوی کاکتۆر دژوار دیسان هەر پێم خۆشە ئەو وێنێ تۆزێک زیاتر ڕوون بکەینەوە ئێمە کە سووریایەکمان هەیە لە ئێستاە لەلایەن گروپێکی چەکداری باگراون جیهادی ئایدۆلۆژیەوە بەڕێوە برێت بەڵام ڕازیبوون بە هەر جۆرە مامەڵەیەک لەگەڵ دۆخی خەڵک بۆ نمونە ئەگەر بیرت بێت لە یەکەم چاوپێکەوتنا ئەحمەد شەرع باسی لەوە کرد کە زۆر ناچێتە سەر وردەکاری ئەوەی کە چۆن مامەڵ لەگەڵ مافی خەڵگەکەن لە وڵاتەیە بۆ نمونە قسە لەسەرەوە کرێت ئایا ئەم حکوومەتە ئیسلامیی سووریا بە دیاریکراوی حکوومەتە جیهادیەی باگراون جیهادی سووریا چۆن مامەڵ لەگەڵ حیجابەکات چۆن مامەڵ لەگەڵ با بڵین خواردنەوەکانەکات چۆن مامەڵ لەگەڵ ئافرەتەکات مافی ئافرەت مافی منداڵ و هەروەها پرۆسەی پەروەردە هەموو ئەمانە بەڵام ئەو تقریبا ئەو شتانەی بۆ قانون و دەستوری سووریا بەجێهێشت ئێمە زانین کە سووریا لە ئێستاە ناتوانین بڵین وڵاتێکە کە دەستوری خۆی هەیە یان بە دیاریکراوی دەستورێکی دیاریکراوی هەیە ئەم گروپانە لەم جۆرە مامەڵانەی ئەحمەد شەرع و بە دیاریکراوی ئەگەر ڕێک وێنەکە تۆزای ڕوونترکەمەوە مامەڵەی ئەحمەد شەرع لەگەڵ ئیسرائیلە ئەم گروپانە چۆن مامەڵ لەگەڵا ئەکەن با بڵێن ئەو پرسیارە دوو بەشە بەشی یەکەمی ئەوەی ئەم شێوە فۆرمی ئەم حکوومەتەوە باوەڕبوونی یان قەناعەتی بە پرەنسیپە دیموکراتیەکان ماف با بڵێن هەمە ڕەنگی و هەمە ئیتنیکی وەمە نەتەوەیی ئەوە لە سەرەتاوای مەبینیمان با بڵێن ئەو پرۆژە دەستوریەی کە پێشکەشیان کرد لیژنە دەستوریەکە و چەند ڕۆژێک پێش ئێستاش ئەو لیژنەیە کە بۆ لیژنێکی باڵا بۆ هەڵبژاردن پێکێنرا هەموو ئەمانە دەرخەری ئەوەن کە ئەوانە ئێستا دەسەڵاتیان بەدەستا زۆر باوەڕێن بە دیموکراتی و تعادودیەت وانە نییە لە پرۆژە دەستوریەکە دەسەڵاتێکی زۆر دراوە بە سەرحمەتی شەرع سەرۆک خۆی هەر لە دروستکردنی پەرلەمان گۆڕینی دستور ئەمە بەحساب بۆ 5 ساڵ تا 5 ساڵ بەو شێوەیە ڕات بەڵام 5 ساڵ ماوەیەکی زۆرە بە هەر دەسەڵاتێکی سیاسی ئەگەر نیازی بێت با بڵێن خۆی بسەپێنێت و با بڵێن دۆخەکە بە شێوازێک بگۆڕێت کە لە بەرژەوەندی یابێت ئەوەی پەیوەندی بە مافەوە هەیە بەپێ ئەو
سنتەرانەی کە ڕەزدی یان پێشەلکاریەکانی مافی مرۆڤەکەن پێشەلکاریەکی زۆر هەیە هەرچەندێک هەوڵێکی زۆر هەیە لە هەمان کاتا بۆ جوانکردنی دەسەڵاتەکە بەڵام وا دیارە ئەحمەد شەرع و ئەو هێزەی کە زۆر نزیکە لێەوەی ناتوانێت بە تەواوەتی کۆنتترۆلی هەموو سوچێکی و بەشێکی کاردانەوەی وەنیە کاردانەوەیکی زۆر هەیە چکە ئێمە راپۆرتێکم بەرچاو کەوت بە دیاریکراوی باس لەوە کات کە 8 ملیۆن هاوڵاتی سووریا لە ناو دەستگای استخباراتی ڕژەمی پێشوان ناویان هەبوو بۆ وەرگرتنی سزا کاتە 8 ملیۆن ژمارەی زۆر گەورەیە و ئەمە تا ڕادێکی زۆر واکات کە ئێستا خزم کە سوکاری ئەم 8 ملیۆن کەسە جۆرە جۆرەکان بە دوای تۆڵەیە بگەڕێن هەموو کەسانی کە پەیوەندیان لەگەڵ ڕژیم بەشار ئەسەددا هەبووە ئەکوژرێن بەبێ ئەوەی کە بیر لە مافی مرۆڤ و شێوازەکان بکەێتەوە ئەمە تقریبا جۆرە جۆرەکان کاردانەوە لەبەرەوەی دەسەڵاتێکی تەندروست ئەگەر دەسەڵات بگرێتە دەستوەکۆی لە سووریا هەیە یەکەم هەنگاوبیری لە یەکاتەوە چکە وڵاتە بە قۆناغی شەڕی جیاوازات تێپەڕیوە شتێکی پێڵێن دادپەروەری ڕاگوزاریان عادالەی ئینتیقالی ئەبێ بیریان لە پلانیان بۆەوە بواە چۆن ینی چۆن کەشێک دروستکەن لەوەیە کە مەسلەی تۆڵە لەسەر تۆڵە لە دەرەوەی یاسا با بڵین بەو شێوە بەرفراوانەی ئێستا هەیە بڵاو نەبێتەوە بەڵام ئەویان نەکردووە بۆیە خەڵکەکە پەناباتە بەر تۆڵەی تاکە کەسی ینی ئەوە زۆرە لەوێ جگەلەوە پێشێلکاری تر زۆرە ینی لەسەر مەسلەی لەچکو ئەوانە لەو ناوچانەی کە کریسیان نشینن لەو ناوچانەی کە دورزین عەقیدەیان جیایە فشارێک زۆر هەیەەوە ئەو ڕفتارانەی کە لە دەرەوەی یاساکرێت زۆرە لەوێ کوشتن بە تایبەتی ڕفاندن هەیە و تەنانەت بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە بە تایبەتی مادەی کپتاگۆن کە لە سەردەمی ئەسەدا زۆر بەربڵاو بووە جۆرە لە جۆرەکان سیستەماتیک بە حکومەت خۆی ئێستاش بەردەوامە ینی بۆ ماوەیە کەمی کرد بەڵام دیسان دەستی پێکردوێتەوە بۆیە دۆخەکە ئەوەی پەیوەندی بە مافی مرۆڤەوە هەیە ئەوە بە هاوڵاتی بوونەوە بەی شێوەیە باش نییە لەوێ بەڵێ ڤلادیمیر ئەگەڕین و لای بەڕێزت ئەگەر باسێک لە ئێستای با بڵێن پرۆسی ئاشتی تورکیا بکەین هەراوە بە خێرایی بەڵام چاو بخێنە سەر ڕۆژاوای کوردستان پرۆسی ئاشتی و بەڕێوەچوونی هەنگاوەکان و ئەوەی کە لەلایەن پەکەکەوە قبول کرا و تا ڕادەیەکی زۆر پەیامەکانی بەڕێز ئۆجەلان ڕنگدانەوەیان هەیە لە داهاتووی تورکایە ئەمە چەند کاریگەری ئەبێت لەسەر ڕۆژاوای کوردستان وایە بە دیاریکراوی ئێمە بیرمان نەچێت کە تورکیا وەکو بەبزەم جەنابیشت پێشتر ئاماژەر پێکرد تورکیا ئێستا کاریگەریکی زۆری هەیە بەسەر ئەحمەد شەرع و حکوومەتی کاتی سووریاوە ئایا ئەم پرۆسی ئاشتیە کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر دۆخی ڕۆژاوای کوردستانە بێت؟ بێگومان کاریگەریەکی گەورەی چونکە تورکیا لە 2016 کۆمەڵێک ئۆپەراسیۆنی سەربازیە ئەنجامدا لە دژی کوردەکان بۆ ئەوەی کە مافی ئۆتۆنۆمی بەدەست نەهێنێن و دەیانوت هەسەدە بەشێکە لە پەکەکە بۆیە ئەم پرۆسەیە کەوا دەکات پەکەکەڵ بەشێت و ئەمەشوا دەکات کە هەسەدە بە شێوەیەکی باشتر کار بکات لە ناو سووریادا چونکە ئەو تۆمەتە نامێنێت کە بڵێن هەسەدە بەشێکە لە پەکەکە چونکە پەکەکە خۆیڵ دەوەشێنێتەوانێ و قەدەغە دەکرێت یان با بڵێت خۆگە پرۆسی ئەشتێکە سەرکەوتو بێت هەرچە جارێ زووشە ئەو قسێ بکەین چکە کۆمەڵی قۆناغ وەنگاوی ترماوەکە لە داهاتوودا بندرێتە ئەو کات کاریگەریەکان ئەرێنی دەبن بۆ سەر ڕۆژاوا و هەروە سووریا چکە ئەو کات واتە کات کە کوردەکان و هەسەدە پەیوەندێکی باشتریان لەسەر تورکیا هەبێت چونکە تورکیا پەیوەندیەکی کاریگەریەکی زۆری هەیە لەسەر حکوومەتی دیمەشق بە تایبەتی دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد بینیمان کە کۆمەڵێک سەردانی زۆر لەلایەن بەرپرسانی سووریا و بۆ تورکیا و تورکیا و بە سووریا ئەنجام درا و تورکیا لە پەیوەندیدا بوو لەگەڵ حکوومەتی نوێ سووریادا بۆ دامەزراندن و کردنەوەی بنکەی سەربازی نوێ لە سووریا بۆیە پێم وابێتەوە کاریگەرێکی ئەرێنی دەبێت ئەگەر پرۆسی ئەشەکە سەرکەوتە بوو بەڵام ئەگە سەرکەوتو نەبێتەوە پە کاریگەریەکە نەرێنی دەبێت
بەتایبەتی لە چەند مانگە ڕابردوودا ئێمە هیچ هێرشێکی درۆنی تورکیمان نەبینی بە سووریا پێش ئێوە بەرداوامانە بە شێوەیەکی بەردەوام تورکەکان درۆنیان بە درۆن پەلاماری ڕۆژاوایان دەدا و ژمارەیەک لە وڵاتیانە بدەنێت کوژرا بۆیە لە مانگانەی دواییدا هیچ هێرشی پەلامارێکی درۆنیمان نەبینی ئەوەش پەیوەندی هەیە بە پرۆسەی ئاشتی کە لە نێوان پەکەکە و هەر بە حکوومەتی تورکیا لە ئارادا باس لەوە ئەکرێت لە چوارچێوەی پرۆسی ئاشتیە گفتوگوێکی ناڕاستەوخۆ هەیە لە نێوان ڕۆژاوای کوردستان لەگەڵ حکوومەتی تورکایە ئەمە پشتڕاست دەکرێتەوە بە شێواز لە شێوازەکان و دووەم ئێمە بینیمان دوێنێ ئیبراهیم کاڵ سەرۆکی دەستگای میتی تورکی سەردانی هەرێمی کوردستانی کردووە لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەی جیاوازی کرد ئەمە کاریگەریە بێت لە بەرەو پێشبوونی هیچ دۆخێک لە سووریا ئەگەر زیاتر وێنەکە بۆ سووریا بگوازینەوە نەک چاومان لەسەر پرۆسی ئاشتی تورکیا بێت. بێگومان ڕەنگە کاریگەریکی گەورەی هەیە بێت لەسەر سووریا بەڵامارک وتم ئەوە پەیوەندی هەیە بە پرۆسی ئاشتیەوە لەو ڕۆژەی پرۆسیاشی دەست پێ کردووە درۆنەکان نابینین لە باکووری خۆرهڵاتی سووریا وەخسە زۆرێک قسەی زۆر هەیە لە میدیەکاندا کە ڕەنگە پەیوەندی و وتوێژ لە نێوان بەرپرسانی هەسەدە و بەرپرسانی تورکیا دەهابێت هەرچەندە تورکیا ئەوەی ڕەت کردێتەوە نکۆڵی کردەوە بەڵام پەیوەندیەکان ڕەنگە لە نێوان هەسەدە و هەروەها تورکیادا هەبێت ئەوەش لە ڕەنگە وا بکات کە پڕێکەوتن هەبێ لە نێوان هەسادە و حکوومەتی نوێی دیمەشقدا خۆ ئەگەر وانە بێت و نەرینێ بێتەوە کاریگەرگی خراپی دەبێت چونکە پەیوەندی سەربازیت هەیە لەگەڵ تورکیا حکوومەتی سووریادا و کنیاچێکی بکردن بنکەی سەربازی لە سووریادا بۆیە پێم وایە بێ پرۆسیاسی بە شێوەیەکی کاریگەریەکی زۆری هەبێت لەسەر باکووری خۆرهڵاتی سووریا چونکە پێشتر ژمارێکی زۆر لە وڵاتیانی مەدەنیکرانە ئامانج و بەتایبەتی یەپەگە ئەندامەن یەپەکە کوژران بۆی هێرشی پەلاماری درۆنەکانە بەتایبەتی ئەو شەڕێک کە ڕوویدا لە بەنداوی ترشیرین و شەڕەکە بۆ ماوەی چەند مانگێک بەردەوام بوو بەڵام لە ئێستادا شەڕەکان و وەستاون ئەوەش بەهۆی فشارەکانی ئەمریکا و هەروەها بەڕێوەچوونی پرۆسەیەشی کە لەسا لە ئارادایە و لە ئێستادا جموجۆڵ هەیە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە لە نێوان کورد و تورکیادا بۆیە پێم وابێ بە شێوەی گشتی کاریگەریەکە ئەرێنی دەبێت بەڵام ئەگە پرۆسەیەشتی شکست بێنەوە کاریگەریەکە نەرێنی دەبێت چونکە لە بینمانە لە 2015دا چی ڕوویدا کاتێککە پرۆسەیەشتی شکستی هێنا لە نێوان حکوومەت تورکیا و پەکەکەتا بینی من ئەوە لە دوای 2015ەوە تورکیا ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجامدا لە ڕۆژاوا یا لە باکووری سووریادا ئەوەش وای کرد کە تورکیا لە 2010دا ئەفرین داگیر بکات و لە 2009دا سەرەکانی و گرێسپیان داگیر کرد بۆیە ئەگە پرۆسی ئاشتێکی شکست بهێنەوە کاریگەریەکان نەرین دەبێت و ڕەنگە کاریگەرگە زۆر نێگەتیڤ بێت لەسەر بارودۆخی گشتی لە ڕۆژە بەڵام لە ئێستادا دانوستانەکان و گفتوگەکان بەردەوامن و پێشبینی دەکرێت هەنگاوی تیش داڕا دەبێت. بەڵێ کاکتۆر دژوار باسی ئاوەدانی بکەین لە ڕۆژاوای کوردستان و بە دیاریکراوی لە باڵین لە کۆی سووریایە ئێمە لە ڕابردووە کۆمەڵی وڵاتە گەورەکان بۆ نمونە وڵاتی پاکستان وڵاتی قەتەر وڵاتی جیاوازەکان لە ڕێگەی هاوسۆزیان بۆ گەلی سووریا و بە دیاریکراوی لەگەڵ سوپای ئازادی سووریا لە کۆمەڵ ناوچەیە کەمپیان دروستە کرد قوتابخانیان دروستە کرد و دەستێکی خێرخوازی بە وێنەکەی ئاهاتە ناو سووریاوە بەڵام لە ئێستای ئەمە بینیمان لە چەند مانگی ڕابردووە قەتەر بە ئاشکراڵێ من موچەی فەرمانبەرانی سووریا دەم بەشداری پێکردنی کورد خەڵکی کورد لە ڕۆژاوای کوردستان لە پرۆسی ئەوەدانی داهاتووی سووریایە چۆن ئەتوانین دەی تێ بگەین. بەڵێ ئەوەی پەیوەندی بە قۆناغی پێشوە هەیە بەداخەوە ینی لە کاتێکا ئەو ناوچانەی تر کە لە دەرەوەی دەسەڵاتی ئەسەد و ڕێوەری خۆسەر بوون بە ئاسانی یارمەتیەکانیان پێگەشت تەنانەت یارمەتیە نێودوڵەتیەکانیش لە ڕێگەی نەتەوەی گرتوەکانەوە بەڵام ئەو کات بۆ ناوچە کوردیەکان بە تایبەتی لەبەرەوەی یەک دەواازەی سنووری نێودوڵەتی هەیە ئەوەی پێوترێتی یاعروبیە یان ڕەبیعە تەنها ئەو دەواازەیە بوو رووسیا زیاد لە دوو جار مافی ڤیتۆی بەکارهێنا بۆ یارمەتیەکان بگاتەوە منطقەکە لە ژێر ئابلوقەیەکی توندا بوو بەڵام جۆرەی لە جۆرەکان زۆر بەباشی بەرگری کرد. ئێستا هەڵگرتنی سزاکان لەسەر وڵاتە بە شێوازەیە لە شێوازەکان بۆ هێز سوود بە ناوچە کوردیەکانیش بگەێنێت بەڵام وەکو ئەوەی ڕوونەتاوەکو ئێستا لە پاش ڕوو زیاتر وڵاتان
لەسەر ئاستی نێودەوڵەتی پاڵپشتی حکوومەتی کاتی سووریاکەن کە شەرع سەرۆکێتی و جۆرە لە جۆرەکان ناوچە کوردیەکان لە ئەو هاوکێشەیە فرامۆش کراوە. ئەگەر ڕۆژاوای کوردستان پەیوەندەکانی لەگەڵ با بڵین تورکایە گەشتە ئاستێک کە توانی ببێتە بەشێک لە حکوومەتی داهاتووی سووریا، ئەمە بەرام ئەو گروپە چەکداریانەی کە پێشتر ماژەمان پێکرد زۆرێکیان مامەڵ لەگەڵ کووردا بە کوفرە زانن و تەنانەت چەندین جار جیهادیان دژی ڕۆژاوای کوردستان ڕاگەیاندووە. ئەمە چۆن لە وێنەی داهاتووی سووریا جێک بێتەوە، ینی بۆ نمونە ڕۆژاوای کوردستانە مامەڵ لەگەڵ تورکیا ئەکات دەڕاتە ناو پرۆسی ئاشتیەوە لەو لاوە کاریگەری تورکیامان ئەوە بەڵێزادنیش باسی کرد کاریگەری تورکیامان هەیە بەسەر حکوومەتی ئێستای سووریاوە و هەموو ئەم سێوێنە ئەگەر لێک بینەوە گروپە چەکدارە تونندڕەوە باقیەکانەوەی کە ماونەتەوە چۆن مام لەگەڵ هەسەدەوە ڕۆژاوای کوردستان گرفتەرە و گروپانە نین کە ئێستا لە دەرەوەن و ئەسوڕێنەوە گرفتێکی ترەیە وا بزانم باستان لێوەکرد ئەو شەوانن کە لە کەمپی هۆڵن دوو جۆریان ئەوانەی عێراقین عێراق بە وەژبە با بڵین وەریان ئەگرێتەوە بەڵام ئەوانەی گرفتن یەکەم ئەوروپیەکانن کە خەڵکی دەیان وڵاتی جیاوازن لەوێن دووەم سووریەکانن ینی سووریەکان ئەگەر تەنانەت حکوومەتی سووریش وەریان گرێتەوە ئەمانە کە زۆری مناڵن هەندێکیان هەر لەوێ لەدایک بوون و گەورە بوون ئێستا تەمەنیان 11 و 12 ساڵوانەیە ئەمانە بە ئەگەرێکی زۆرەوە ینی خەڵکی توندڕەویان لێ دەرەچێت لە چەند ساڵی داهاتووە بۆیە ئەوە گرفتێکی هەمەلایەنی ینی بۆ کورد گرفتە بۆ ئەو دەسەڵاتی ئێسا خۆی گرفتە ڕەنگە ئالۆز بێتە هەڵسوکەوت لەگەڵی و بۆ وڵاتێکی وەکو ئیسرائیلیش گرفتە کە دراوسێ سووریا دراوسێتی ینی بوونی ئەم هەموو توندڕەوە لە سنووری ئیسرائیل ئاسانیە کۆنتترۆڵیان بۆ هیچ حکوومەتی ئەگەر تەنانەت حکوومەتەکە خۆی هەمان ئایدۆلۆژیاش هەڵگرێت. بەڕێز برادمر قسەمان لەسەر ئەو باڵێن سێ گۆشە جیاوازە کرد پەیوەندی تورکیا لەگەڵ با بڵین ئەحمەد شەرع و کاریگەری فراوانی تورکیا بەسەر ئێستای سووریاوە لەلایەکی ترەوە ئەگەری گفتوگۆ لە نێوان ڕۆژاوای کوردستان لەگەڵ تورکیا ئایا ئەم کاریگەریە ئەگەر لە وێنەی سێمە ئەمە بێت دقیقاً گروپە چەکداریە جیاوازەکانی ناو سووریا کە لە ڕابردووە لە شەڕابوون لەگەڵ ڕۆژاوای کوردستان چۆن مامە لەگەڵم دۆخەیە خوێنرێتەوە ینی کورد چۆن داهاتووی خۆی ببینێت. تۆ لە ئێستادا کۆمەڵە گروپی هەیە کە بەشێکن لە سوپای نوێی سووریا و بەخۆیان دەڵێن سوپای نیشتیمانی سووریا و بەتایبەتی ئەمشاتێ هەیە حەمزاتێ هەیە ئەمانە کۆمەڵی گروپن کە بەشێک بوون لەو گروپانی کە سەر بە تورکیا بوون دەژی کوێشەڕیان دەکرد و ئەو گروپانە تێکەڵ بوون لەگەڵ هێزەکانی دیمەشقدا پێم وا بێت ئەوە ناڕەحەتێکی دروست کردووە لە نێوانی هێزە سووریەکاندا و خۆشحاڵ نین بەبوونی ئەو جۆرە گروپانە و سزا هەیە لە دژی سەکردەکانیان چونکە ئەوانە تاوانی گەوران ئەنجامداوە دژی کوردر بەڵام ئەوانەی سە بەشێکن لە حکوومەتەکەی سووریا وەلا کۆمەڵە گروپی ترت هەیە کە تورکیا پشتیوانیان دەکات و پەیوەندێکی باشیان نییە لەگەڵ ئەحمەد شەرعدا بەڵام ئەوانە ناچار کراون کە ببنە بەشێک لەم بارودۆخانێ بۆیە دەبێت تەماشاکەن و بزانین بارودۆخەکە چۆن دەگۆڕێت چونکە ئەگەر ڕێکەوتن لە نێوان هەسەدە و ئەحمەد شەرعدا نەگاتە بەدینێت ئەوە لە کۆتاییدا ڕەنگە هێرش بکەنە سەر هەسەدە بەڵام ئەگەر ڕێکەوتنەکە سەرکەوتوبی ئەوە پێم وابێت هیچ کێشەیەک لە ئارادا نابێتە بەڵام پێویستە ئەوەش بە هەندوەر بگرن یاخۆ ڕەچاوی ئەوە بکەین کە حکوومەتی نوێ و دیمەشق ڕێکەوتنی هەیە لەگەڵ هەسەدەدا و ڕێکەوتنەکە کاری پێتەکرێت وارچەندە وادەیەکی کۆتایی هێت بەڵام پێم وابێت ماوەیەک دەخانێت تا بە تەواتی جێبەجێ دەکرێت و تۆ حکوومەت هەیە حکوومەتێکی کاتیە و پێویستی بە کاتێکی باش دەبێت ئەو کاتێک کە دەتوان هەڵبژاردن ئەنجام بدەن بۆ حکوومەتێکی نوێ پێک بێنرێت بۆیە لە ئێستاتا تۆ حکوومەتێکی کاتیت هەیە و لە لای تیشەوە هەسەدە هەیە و دوو ڕوتێت و مەلملانێت هەیە لە نێوان ڕەنگە مەلملانێ بێ لە نێوان کوردی مەشقدا یاخۆ سەقامگیری بێ لە نێوان کوردی مەشق ئەو کاتە بارودۆخی کابری باشە دروست دەبێت و بۆیە کۆمەڵێک سیناریۆ هەیە ڕەنگە هەر کامێکیان بێ لە بێتە ئاراوە لە حاڵەتی ڕێکەوتندا
کە ڕێکوتنەکەی لە نێوەندی مەشقوس کووردا کە هێشتا جێبەجێ نەکراوە تەرکیز دەبێت لەسەر سیستەمی پەرۆدۆ فێرکردن چونکە کۆمەڵک بابەتی ترێ وەکو وتمان کێڵگەی نەوت و غاز و بەندکراوەکان و کامپەکان و کە ئەمانە چۆن بەسەریان دەوێت چۆن کاری لەسەر دەکرێت و هەروە کۆمەڵک ناوچەی تریش لێ وەکو ڕقە و دیار و زۆر کۆمەڵی خاڵماوە بەجێماوە کە دەبێت گفتوگوێن لەبارەوە بکرێت و بەڵامەش پێویستی بکات. بەڵێ زۆر سپاس بەڕێز ڤلادیمیر ڤان وێلکنبرگ توێژەر و ڕۆژنامەوانی نێودەوڵەتی کە لە شرۆڤی ئەمڕۆیان لەگەڵمانە بووی. کاکتور دژوار زۆر سپاس جارێکی تر بۆ بەڕێزت ئەگەر قسێکی کۆتاییمان بێ زۆر بە خێرایی لەسەر وێنەی ئێستا سووریا و داهاتووی کورد لە سووریایە. بەڵێ ئەوەی لە 13 ساڵی جەنگە ڕوویدا کوردی با بڵێن کوردی ڕۆژاوە هەرچەند ژمارەیان بەراورد بە پارچەکانی تری کوردستان کەمترە و لە ڕووی جیۆسیاسیەوە جێگاکەیان زۆر هەستیارترە، بەڵام تەجروبەی 13 ساڵی ڕابردوو ئەوەی سەڵمان کە زۆر بە تۆکمەیی ئیشیان کردووە، لە ڕووی سەربازیەوە زۆر پێش کەوتن، لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابوووریەوە دیسان بەراورد بە سووریا هەرچەندە سووریا خۆی وڵاتێکی هەژارە بەڵام زۆر هەنگاوی باشیاننا ئێستا تا ئێستا بەرگریان کردووە لە ئێستا بەدووە ئەمێنێتە سەر کۆمەڵێک فاکتەری دەرەکی بۆ نمونە جەنگی ئێران ئیسرائیل، پرۆسەی ئاشتی لە تورکیا و هەروەها پرۆسی ئاینی ئیبراهیمی هەموومانە کارگەی بەڵێ وهروەها هەڵوێستی وڵاتە ئەوروپیەکان لە سەرویانەوە فەرەنسا وە کۆمەڵێک فاکتەری داخلیش هەیە، ینی ناوخۆیی ئەو ڕێکوتنەی وا لەگەڵ حکوومەتی ئەحمەد شەرعا هەیە چەندێک ئەم حکوومەتە پابەند دەبێت یان نیازپاکە لە جێبەجێکردنی واروەها ڕیسکە ئەمنیەکان وەکو بوونی داعش بۆیە کۆمەڵی فاکتەرن دیارەکەن داهاتووی ڕۆژاوای کوردستان چۆنە بێت، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کراوە تا ئێستا جێگەی خۆشحاڵیە بەڕاستی و پێم وایە لایکەمەوە ئەگەر کورد بتوانێت ئەگەر لە بینی دوو کەوانەیە ئاڵێم ئەگەر ئەم حکوومەتە توانی بەردەوام بێ ئەمە ئێستا حکومەکە لە سووریا بەدەستهێنانی کۆمەڵێک مافی کللتوری و تا ڕادەیەک سیاسی و ئابووری پێم وایە سەرکەوتنێکی گەورەیە. زۆر سپاس کاکتۆر دژوار توێژەر و مامۆستای زانکۆ لەگەڵمانە بوون. بینەرانی بەڕێز دەستان خۆش بێ، زۆر سپاس کە لەگەڵمانە بوون تا ئێستا. لە هەفتەکانی داهاتووە درێژە بە گفتوگۆکانمان لەسەر دیدگایەکی کوردستانیانە بۆ پێشهاتەکانی جیهان و چاوێک لەسەر پێشهاتە جیهانیەکان بۆ دۆخی کوردستانە خینە ڕوو. زۆر سپاس و ئێوارتان باش.